مینی پاسەکە گوند بە گوند و ناوچە بە ناوچەی کوردستان دەگەڕێت. لەسەر مینی پاسەکە وێنەی خونچە و ئادان هەیە کە دوو کارەکتەری ناو گۆڤارێکی منداڵانن. گەشتەکەی خونچە و ئادان گۆڤارێکە کە تیراژی مانگانی 20,000 دانەیە و بە شێوەی بەخۆڕایی بەسەر منداڵاندا دابەش دەکرێت و هەوڵ دەدرێت لەڕێی ئەم مینی پاسەوە بگەیەندرێت بە منداڵانی ناوچە دوورە دەستەکان. گەشتەکەی خونچە و ئادان بریتیە لە گۆڤارێکی تایبەت بە مناڵان کە تایدا گرنگی بە لایەنی کللتوری مێژووی جوگرافیەدا لە کوردستانە. ئێمە لە ڕێگەی دوو کارەکتەرەوە خونچە و ئادان دوو مناڵن هەر جارە و گەشتەکەن بۆ ناوچەیەکی دیاریکراوی کوردستان. بەنمونە لە ژمارەی یەکەمە خونچە و ئادان گەشتیان کردووە بۆ شاری دێرینی حەسەنکێف لە باکووری کوردستان. لە ڕێگەی ئەم گەشتەوە ئێمە هەوڵمانداوە مێژوو جوگرافیا لایەنی کللتوری شارەکە بناسێنین. ئەم تیمە گەڕۆکە بە کۆڵانی گوندەکاندا دەگەڕێن و لەگەڵ منداڵاندا دەنیشن و باز لە گرنگی خوێندنەوە و ناوەڕۆکی نێو گۆڤارەکانیان بۆ دەکەن بە مەبەستی ئاشناکردنیان بە جیهانی خوێندنەوە و ئەو بابەتانی کە گۆڤارەکە لە خۆی گرتوون. ئێمە وەکو تیمی مەیدانی دەستگای مرۆیی مام حتمما بە ئامانگی لەگەڵ کتێبخانەی گشتی سلێمانی کە نوێنەریان لێرەیە بەیەکەوە گەشتێکی تەواوی کوردستان ئەکەین و ناوچە جیاجاکانی کوردستان با بڵین باشووری کوردستان بە گشتی کە ئەم گۆڤارە خۆی لە 12 ژمارە پێکاتەوە کە ئێساکە ژمارەیەکێتی. کاری ئێمە ئەوەیە کە هەموو کوچە و کۆڵانەکان و تەواوی گوندەکان و شار و شارۆچکەکان بگەڕین و ئەم گۆڤارە بگەینە دەستی مناڵان. بەوتەی هەوراز محەممەد کە خۆی فیلمسازە و سەرپەرشتی پرۆژەکە دەکات لەڕێ ئەم گۆڤارەوە هەوڵ دەدرێت منداڵان بەو ناوچانە ئاشنا بکرێن و لە هەر ژمارێکی گۆڤارەکەدا دوو کەسایەتی ژن و پیاوی کوردستان بە منداڵان دەناسێندرێن و چەند بابەتێکی تری وەک خواردن و یاریە کوردەواریەکان لەگەڵ ئاژەڵانی کێوی و چەندین بابەتی تر. مەبەستمانە لە ڕێگەی ئەم گۆڤارەوە منداڵی کورد ئاشنا بکەین بە ناوچە جیاوازەکانی کوردستان. ڕەنگە تا ساڵی داهاتوو ئێمە هەوڵبین بیکەین بە ئەنیمەیشن بۆ مناڵی بڵاو بکەینەوە. لە ئێستا کار لەسەر دروستکردنی وێبسایت و پیجی تایبەتەکەین کە بە شێوەی ئۆنلاینیش گۆڤارەکە بۆ مناڵانی کورد کە لە دەرەوە ئەژین سوودمەند ببن لێی. گەشتەکەی خونچە و ئادان لە ئێستادا ژمارەی یەکی لێ دەرچووە و 20,000 دانی لێ چاپ کراوە کە باز لە حەسەنکێف دەکات لە ناوچە کوردنشینەکانی تورکیا و کۆی پرۆژەکەش لەلایەن دەستگای مرۆیی مامەوە لە ئەستۆ گیراوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.